لەو هۆکارانەیان لەو کردوانەی لە مانگی ڕەمەزانە ئەبێتە مایەی لێبوردەیی خوای پەروەردگار هەندێکی خەمە بیرتان ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزان پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم لحديث صحيح أفرمي من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هر کەسێ مانگی ڕەمەزان بە جوانی بە ڕۆژوو ببێ لەبەر خاتری خوا بۆ ڕیا و ئەمانە نەبێ بیر لە کەس نەکاتۆ ئیلا خوا نەبێ بۆ خوا بیکە خوا یارمەتیەدا ڕەمەزان بباتە سەر و ئەبێتە کەفارەتی گشت گوناحەکانی لە ڕیوایەتێکە لە حەدیثێکە ئەفەرمێ وەک ئەوە وایە تازە لە دایک ببێتەوە فرسەتێکی زۆر گەورەیە خۆشەویستەکانم دووهەم تەراویح و شەونێژی ئەم شەونێژیانە خۆشەویستەکانم زۆر گەورەیە بەکەمی مەزانون لە دەستی خۆتانی مەدەن ئەگەر لە مزگەوتا پێتان کرا باشە نەکرا لە ماڵا لە دەستی خۆتی مەدە ئەو 11 ڕکاتە ئەگەر لە توانی زیاتریش هەر هیچ نەبێ گشت شەوێ 11 ڕکات بکە بە ویترەکەوە لە دوای نوێژی عیشا إن شاء الله ئەبێتە مایەی لێخۆشبوونی خوای تعالی رسول الله أفرمي من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هر کەسێ شەونێژی ڕەمەزان بکا بە جوانی تەراویحەکان بە جوانی ئەنجام بدە ئیتر بە جەماعەت بێ یا بە تەنیایش بێ خوای تعالی لە هەموو گوناحەکانی خۆشە بێ سێم خۆشەویستەکانم ئەمە سێم مژدەی یعنی لە دوایەک پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم من قام ليلة القدر سبحان الله من قام ليلة القدر كهذا بردمانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه ليلة القدر خۆشەویستەکانم هەر کێ بتوانێ ليلة القدر لەدەست خۆی دەرنەکا خوای تعالی لە هەموو گوناحەکانی خۆشە بێ ئەمە فرسەتێکی زۆر گەورەیە